پێشەکی وەکو کەرکووکیەک دواتر وەکو هاوڵاتێکی کوردی کوردستان هیوادارم کوردانی باشوور بایکۆتی کاڵای تورکیا بکەن چونکە ئەوان ئێستا دوژمنی ئێمەن و لە دوای ئەم بەرنامەی ڕۆژاوایان بەرنمەیان ئەوەیە کە بگەڕێنەوە باشوور و شتێک نهێڵم بە ناوی هەرێمی کوردستانیشەوە بۆیە داواکارم لە هەموو هاوڵاتێکی کورد هەموو تاکێکی کورد لە خاشی پیرۆزی کوردستان کە بایکۆتی ئەو کاڵایانە بکەن چونکە ئەوان نەتەوەیەکەن کە لە دامەزراندنی ئەو دەوڵەتیانەوە ئەوان دژ بە کوردن دژ بە یەکپارچەیی خاکی کوردن دژ بە بوونیشمانن لەسەر زەوی تەنانەت بڵین بەها ئیسلامیەکانیش بە غەڵەتەوە بەکارهێنن بۆ ئەوەی کە کوشتنی ئێمەی پێ حەڵال بکەن بۆیە ئێمە هیوادارین کە لە ئابووری تورکیاوە کە ئەمە شتێک سەرچاوێکی سەرەکی ئەبێت بۆ ئەوەی کە بوەستین دژ بە دەوڵەتی تورکیا کە ئیتر ئەم داگیرکاری ڕابگرێت ئەتوانین بایکۆتی کاڵەکانیان بکەین لەو کاتەدا ئێمە زەربەیەک لە ئەتوانین لە ئابووری تورکیا بدەین کە ئەویش زۆر لە چەک و تفەنگ و لەو شتانی تر گرنگترە گەنجی کەرکووک وەکو هاوڵاتی شاری کەرکووک داواکاری لە سەرجەم هاوزمان و هاونەوتۆمان کە ئەم کارە کە ئەبینن لەوێ ئەو دەوڵەتە زلێزانە چۆن ئەیانوێ کورد بڕوخێن و لە کوردەن و بە هەر شێوەیە بێدە زرێژی بکەنە سەر برا کوردەکانمان هەروەدا لێرەوە من داواکارم لە هاوزمان و هاونەتەوەکانی خۆم کە بە تەواوەتی بایکۆتی کەرەستە و ئەشیاکانی تورکی بکەن بە هەموو شێوەیەک بەجددی ینی بایکۆتکردنی پارچە کەرەستەیەکی بچووک بە هەر دینارێک بێ کەمکردنەوەی فشەجێگە لەوان بەرامبەر بە ڕۆڵەکانی ئێمە ئەبێت لێرە بە دواوە سنوورێک دابنین کە تەنانەت لە شوێن خۆمانەوە دەستی هاوکاری نەتوانێت درێژنی بارشێوبێ ئەتوانین کەرەسەی تورکی نەکڕین بایکۆتی کەرەستە تورکیەکان بکەین ئێمە ئەبێبی لەوە بکەینەوە کە ئەو ئێستا لە ڕۆژاوادا بەیانی لە ڕۆژهەڵاتەدا لە باکوورەدا لە باشوورەدا ئەو هۆکارەکەی تەنها قڕکردن و نێشتنی کووردە ئەلەم بابەتە و لەم سەرزەویەیە یعنی تەنابی لەوە نەکەینەوە کە هەندێک شتێننەوە هەنێ پاکانەیەنەوە بەمە بەستە و کە ئەڵێت کورد لە لیستی تیرۆرە ئەو کامل کوردی کورد تیرۆرەوە بم بە هەر شێوەیەک بێت جادگە لەوانی کە خۆی لە نزیکەوە ئەیناسن یار بارمە بەستێک بێت تێکەڵاو بۆ لەگەڵیانە و لەگەڵ هەر لایەنێکی ترا ئەو ئەڵێ کورد کراوەتە لیستی تیرۆرە ئێمە بە تیرۆر لە قەڵەمەدا جا بۆ ئێمەوان بە تیرۆر لە قەڵەم نەدەین لە کاتێکە کە تۆپێک یا ساڕوخێک تێگرێ مناڵێکی ساوە مناڵێک کۆرپەلێک لە زگدایشاتە شەهید دەکرێت بە تۆپ و شتەکانی و ئەوان تیرۆرە نەک ئێمە ئەوان پاڵپشتی داعش بوون لە شەڕی داعشە ئەوان پاڵپشت بوون کە لە شارەکەیانە هەزارها ڤیدۆ بڵاو بۆتەوە شتێ نییە مەگە خۆمانی لێ چۆر بکەین ئەو ڤیدۆیانە نەبینین و ئەو ڕاستیانە نەبینین کە پاڵپشتی داعشیان کرد و داعشەکان لێەوە سەریان هەڵدا دەرم هەموو تاکیشی کورد ئەم بە هەستی بم بە بایکۆتکردنی هەموو کاڵایەکی تورکی بە هەموو شێوەیەک کڕینی کاڵایەکی تورکی کەوا بکە برایەکی من شەهید بێ نایکڕم بۆچی بکڕم 250 دینار بیدەم بە فیشەکێک و لە براکی خۆمی بدرێ نایکڕم کڕینی هەر کاڵایەکی تورکی وا تا بەردەوامبوونی ئۆردۆغان و سوپاقی دژی کورد کوشتنی ڕۆڵی کورد داواکارم نەک تاک بازرگانەکانیشمان بە هەموو شوێک بایکۆتی کاڵای تورکی بکەن بە هەموو شوێک کاڵای تورکی نێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە هیچ پێویستمان بەوە نییە هەزاران وڵاتی کە هەیە بە مەمنونی ئەتوانین کاڵای لێ بکڕین بە نرخێکی هەرزانتر هیچ پێویست ناکە من پارە بدەمە دەستی تورک تۆ بارانم پێ بکە ڕۆڵم بکوژێ ڕۆڵم وێرانکە ئامانجی ئۆردۆغان و سوپاقی گەڕانەوەی سوپای عوسمانیە و داگیرکاریە ئەیانەوێ چەند سەد ساڵەمە پێش کە سوپای عوسمانی داگیرکاری کردو لەم ناوچەیە و دژی کورد بووە ئێستاش ئامانجی ئۆردۆغان و سوپاقی ئەوێ کە جارێکی کە سوپاقی بگەڕێتەوە ناو خاکی کوردستان ئەمڕۆ ڕۆژ ئاوایە سبەی باشووری کوردستانە ئەمڕۆ براکەم شەهید دەبێت سبەی منم ئەوێ جارێکی کە سوپای عوسمانی بگەڕێنێت و ئەم ناوچانە و داگیرکاریەکانی بەردەوام بێت و هەر تاکێکی تورک دژایەتی کورد لە خوێنیایەتی بۆ ئێمە کاڵا لەوان بکڕین یعنی هیچ پێویست ناکات و زۆر وڵاتی کە هەیە ئەتوانین کاڵایان لێ بکڕین زۆر وڵاتی کە هەیە ئەتوانین بەرهەمەکانیان بەکاربێنین ئەسڵەن کاڵای تورکی زۆر بێ ئەکسپایرە دێ بۆ ئەم دی و هەر بەوەیە دژایەتیمانەکەن ئێستاش برامان لە ڕۆژ ئاوا پێویستیان بەوەیە کە هاوکاری بکرێن با هاوکاریەکانی ئێمە با چەکەڵگرتن نەبێ با بایکۆتکردنی کاڵای تورکی بێ